بۆ مەسەلەی هێرشکاری تورکیا بۆ باشووری کوردستان من پێم وایەوە گەڕێتەوە بۆ ئەو سیستەمەی کە هەتا ئێستاش خۆی بە خاوەنی هەرێمی کوردستان نازانێ ئەوەی کە لێرە دەسەڵاتی باشووری بەدەستە. بەداخەوە ئێمە چوار پارچەی کوردستان پێم وابوو هەر چوار پارچەی کوردستان چاویان لە ئەو ڕۆشناییە هەبوو کە لە باشووری کوردستان هەیە، بەڵام بەداخەوە سەرکردایەتی کورد لە باشووری کوردستان نەیتوانی ئەو سەرکردایەتیە بە جوانی بەرێ بەڕێوە و کارێکی وا بکات لەسەر کوردانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکووریش هەڵباتێ بگرە کارێکی وای کرد بەداخەوە کە ڕێگای خۆش کرد بۆ دوژمنان کە بێن لە باشووری کوردستان ڕاوی شۆڕژگێڕەکان بکەن. من لێرەوە ئەڵێم داوا لە هونەر و هونەرمەندان و ڕۆشنبیران و ئەدیبانی شارەکەم و نیشتیمانەکەمەکەم هەڵوێستیان هەبێ لەبەر ئەوەی لە مێژووی هەموو گەلاندا هونەرمەند، ڕۆشنبیر، شاعیر، ئەدیب، نووسەر ئەمانە پێشەنگن. کاتێکی ئەمانە پێشەنگ بوون وڵات چاوی لەوانە. باشە کاتێک ئەوان بێدەنگ بن ئەبێ خەڵکێکی نەخوێنەواری شارەکەی من چه هەڵوێستێکی هەبێ. پێویستە ئێمە یەک دەست بین. بەداخەوە گەلی کورد ئەوەتەی هەیە یەک بیر و یەک بڕوان نەبووە، تەبان نەبووە. ئەو تەبان نەبوونەش هەمیشە کارێکی وای کردو و زەربێکی گەورەی لە شۆڕژگێڕانی گەلی کورداوە. وڵی هەموو هونەرمەندان پێویستە هەڵوێستی هەبێ، یعنی هەر کەس لە ئاستی خۆیەوە هەڵوێستی هەبێ بوێر بێ کاکە بتوانێت قسە بکە. یعنی ئەمە ڕۆژێک لە خۆنیشاندانێک بووین لە دژی ئەو داگیرکاریە کە دژی ڕۆژاوای کوردستانەکرا حی عەلی سەڵاح بانگێشی هەموو هونەرمەندانمان کرد بڕوا بکە. من ئەو ڕۆژە لەوێ بووم دوو هونەرمەندم تیا نەبینی عەزیزەکەم. یعنی هەمووی ئەڵێ مەسەلەیەکی کوردی هەیە ئەڵێ نازانم گڕە دوورە ئاگرە سوورە لە من دوورە، یعنی وا ئەزانێ ئەگەر نەچێ بۆ ئەوێ یان هەڵوێستێکی نەبێ کابرا بە هەموو عەقڵێکیەوەیە دەڵێ یعنی ئەوێ دڵی تووشی عاجز نەبێ. باشووری کوردستان ئەگەر بۆ یەک تاقە گێدیلای تیا نەبێ، یەک تاقە لە هەواڵانی پەکەکەی تیا نەبێ، ئەوان هەریەن بۆ باشووری کوردستان و هەریەشن داگیرکاری باشووری کوردستان بکەن. ئەمە بیانووەکە ئەو بیانۆژەکە نەپاڵ ئەوەی وەڵا هەواڵانی پەکەکە لا باشوورە. ئەوەش با ئەوە بزانن ئەوە دوژمنی گەورەی گەلی کووردە جایتر هەڵوێستیان هەبێ یان نەیبێ مێژوو ڕەحم بە کەس ناکە.